خراپبەکارهێنانی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا بۆتە هەڕەشەیەکی جددی بۆ سەر شیرازەی کۆمەڵگە و ئاسایشی خێزان. لەم نێوانەشدا گەنجان و مێرمنداڵان بۆ قوربانی یەکەم دەکەونە داوی باندەکانەوە. ئامارەکان دەڵێن تەنها ئەم ساڵ لە دۆسیەکانی توندوتیژی دژ بە ئافرەتان 2000 کێشە کە زۆربیان پەیوەستن بەم تەکنۆلۆژیایەوە پێش گەیشتنە دادگا چارەسەر کراون. داخەوە ئەتوانم بڵێم توندوتیژی ئەلەکترۆنی ئێستا زۆرترین ڕێژەی توندوتیژیە کاتێکە ئەو کەسانەی کە سەردانی بەڕێوەبەراتیەکانەکە نووسنگەکانمان یاخود لە ڕێگەی هێڵی گەرمی 1990 بێ زۆربەی زۆری کێشەکان دەگەڕێنەوە بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن جاچ بە هەڕەشە بێ بەوێنەوە بەگرتە ڤیدیۆ یاخود کاری نەشیەوە. بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی سلێمانی ئێمە چەندین نووسنگەمان هەیە کە سێ نووسنگە لە ناو شاری سلێمانیە بە گوێرەی سنووری جوگرافیا ئەم نووسنگانە دابەش بوون بۆ نووسنگەکانی ڕۆژئاوا ڕۆژهەڵات بەکرەجەوە هەروەها لە دەروەی شاریش لە ناو نووسنگەکان چەندین لێکۆڵەرمان هەیە کە خۆشبەختانە زۆر بە دڵسۆزی کارەکانیان ئەنجام ئەدەن بۆ ئەو دۆسیانە یاخود ئەو کێشانەی کە پێویست بە لێکۆڵینەوە ناکایە واتە پێویست بەوە ناکاپچێتە بەردەم دادوەری بەڕێز هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و یاساییمان هەیە لە ناو هەر نووسنگەیەکدا دیکەی 2000 دۆسیەمان بەو جۆرە ئاشتەوایی کردو کە نەگەیشتۆتە بەردەم دادوەری بەڕێز. تاوانە دیجیتاڵیەکان لە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆ گەیشتۆتە مەترسیەکانی ژیری دەستکرد. توێژەرانیش لەبارەی ژیری دەستکردەوە هۆشداری لە خۆناغێکی هەستیاری کێشە و گرفتە کۆمەڵایەتی و خێزانیەکان دەدەن. دڵنیاییوانێ هەڵەشانەوە زۆرترە بێت و دوتیژی زۆرترە بێ کەیس زۆرترە بێ ینی کێشە و مەشاکیلی کۆمەلگا زۆر زیاکە ئەگەر خۆمان ئامادە نەکەین بۆ خۆناغی ئەیە بەداخەوانێ لە مەراحیقەیەوانەی تر باڵین بۆ گەنجەکان زۆرەکەون نام هەڵەیەوانێ لە هەردوو ڕەگەس بۆیە زۆر گرنگا بێ ئاگیان لە خۆیان بێ و بەردەوام ئێمەش و با بڵین وەکو حکوومەت وەکو هەموو دەستگاکانی پەیوەندیدارە بێت بۆ ئەم بەستە هۆشیاریمان هەبێ پێویستە کۆمپانیەکانی با بڵین گەیاندن بێ ئەوانیش بە وریایی و مامەڵە لەگەڵەمی شەبکەن و بتوانن ڕێوشوێنی پێویست بگرنە بەر بۆ ئەوی کەمترین توندوتیژی لێ بکرێتەوە. لە ماوەی ڕابردوودا ئەوە ئاشکرا بوو کە کۆمپانیای مێتای خاوەنی فەیسبوک و ئینستاگرام تۆمەتبار کراوە بە شاردنەوەی توێژینەوەیەکی نێوخۆیی لەسەر سەلامەتی بەکارهێنەران. بەشێک لەو بەڵگەنامانەش دەیسەلمێنێت کە مێتا سیاسەتێکی زۆر سستی بەرامبەر بازرگانیکردن بە مرۆڤ و دەستدرێژی سێکسی هەبووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.